Era Radio Dengi Gela. سڵاوتانە بێ هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 12 شۆباتی 2022 تان پێشکەشەکەین. لا درەژەیە کاروچالێکەکان بۆ ئازادیجێ سێ ڕێبەرۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 7 ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنە لە خواردن دەست پێ کردووە. چالاکێکە لە ڕۆژی 7 بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 20 تشرینی دووەم وەک بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە و بڕیارە تاوەکو 15 شوباتی 2024 بەردەوام بێت. ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان لە بەرگرینامەی مانیفێستۆی شارستانیەتی دیموکراتیک پارتووکی یەکەم دیوە شارە و ترسناکەکەی پلانگەڕی نێودەوڵەتی 15 شوباتی ساڵ 1999 دەخاتە ڕوو کە تێیدا بەگەلە کۆمەکی هەواڵگری و سەربازی و سیاسی ڕێبەرۆجەلان لە کینیا ڕفێنراوە لە دوورگەی ئەمرالی خرایە زیندانی تاکە کەسیەوە. هاوکاران لەوبارەوە دۆسێکی تایبەتیان ئامادەکردووە پێکەوە بیستەبین. دیوە تاریکەکەی پلانگێڕی نێودەوڵەتی لە زاری ڕێبەرۆجەلانەوە. ڕێبەرۆجەلان دەڵێت پلانگێڕی نێودەوڵەتی لە سەرەتاوە تا دوایی لەلایەن ئیسرائیل و ئەمریکا و یەکێتی ئەوروپا و رووسیاوە ئامادەکرا بە ڕەنگێک لە گاشەبەردەکانی ئیمڕاڵی بەندکرام و دووچاری چارەنووسێکی وەها کراوم ڕووداوەکانی میتۆلۆژیای پرۆمیتۆس لە چاویدا بەسەد ئاو شۆردراوەتەوە. ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە بەرگرینامەی مانەفێستۆی شارستانیەتی دیموکراتیک پارتووکی یەکەم دیوە شارە و ترسناکەکەی پلانگێڕی نێودەوڵەتی 15 شوباتی 1999 دەخاتە ڕوو کە تێیدا بە گەلە کۆمەیەکی هەواڵگری و سەربازی و سیاسی ڕێبەر ئۆجەلان لە کینیا ڕفێنراو لە دوورگەی ئیمڕالی خرایە زیندانی تاکە کەسیەوە. ڕێبەر ئۆجەلان دەڵێت کاتێک منیان هێنایە دوورگەی ئیمڕالی یەکەمین کەس کە پێشوازی لێکردم ژنێکی 70 ساڵە بوو. ئەو نوێنەری دەستەی سەرۆکایەتی کۆمیتەی ڕێگرتن لە ئەشکەنجەی سەر بە کۆنسەی ئەوروپا بوو. هەر لە سەرەتاوە پێی گوتم تۆ لەم بەندیخانەیەدا دەمێنیتەوە. ئێمەش لە ڕێی کۆنسەی ئەوروپاوە چاودێری دۆخەکە دەکەین و هەوڵی پێشخستنی هەندێک ڕێگە چار دەدەین لەسەر بنەمای دووڕووی خیانەتێک لە دۆستایەتی کە هاوتاکەی یەکجار دەگمەنە. دەوڵەت نەتەوەی یۆنان کاتێک پەیوەندیەکانی لەگەڵ کۆماری تورکیا تەوەرەی بەرژەوەند پەرستی بۆ سەربار بوو منی خستە ژێرچنگی ئەمریکا CIA-ەوە لە سەردەمی پاشاڕوت و خوداوەندە بێدەمامکەکاندا بە ڕەنگێک لە گاشەبەردەکانی ئیمڕاڵی بەندکرام و دووچاری چارەنووسێکی وەها کراوم. ڕووداوەکانی میتۆلۆژیای پرۆمیتۆس لە چاویدا بەسەد ئاو شۆرداوەتەوە. ماجەرای ئەو قۆناغەی لە سووریا ڕێگەی لە پێش دەرچوونم کردەوە. زۆر لەمە سەرسوڕهێنەرترە لە ناوەڕۆکدا ئەو شاهۆکاری منی لە سووریا دەرخست خۆی دەسپێرێت بە بایەخدانی من بە پەیوەندیەکانی دۆستایەتی و ناکۆکی لەگەڵ سیاسەتی ئیسرائیل لە مەڕکوردان. ئیسرائیل کە بە تایبەت لە پاشجەنگی جیهانی دووەمەوە خۆی کردەوە بە سەرداری پرسی کورد لە بەرامبەر بەردەوامی بەهێزبوون و کاریگەرتربوونی دووەمین شێوازی ڕێگەچارەی پرسی کورد کە لە کەسێتی مندا بیچمی گرتبوو. هێنداستیار بوو بەرگەی نەدەگرت. مسوەگەر شێواز و ڕێو ڕێبازی من بۆ چارەسەری لەگەڵ هاوکێشە و لێکەوتەکانیاندا نەدەهاتەوە. ناشێت نکۆڵی لە هەوڵەکانیان بکەم. مۆساد بەناڕاستەوخۆ لەمەڕ چارەسەری بە ڕێگەی خۆیان بانگێشتی کردم بەڵام لە سۆنگەی ئەخلاقی و سیاسیشەوە من بۆ ئەمە کراوە و ئامادە نەبووم. دەسەڵاتدارەتی عەرەبی سووریا هەرگیز نەیدەویست ئەو شێوە پەیوەندیە تێپەڕ بکات کە زیاتر تاکتیکی بوو. هەروەها دەزانرێت سەرکردایەتی حافظ ئەسەد لە سایی نکۆڵی و ململانی نێوان هەژموونی ئەمریکا یەکێتی سۆڤێت لەسەر پێڕاوستا بوو. لەو قۆناغە هەستیارەی پاش هەڵوەشاندنەوەی یەکێتی سۆڤێت هاتە گۆڕێ لە دۆخێکدا نەبوو هیچ پەیوەندێکی تاکتیکی خۆی بپارێزێت. لە واتایەکدا هاوسەنگکردنی تورکیا بە من پەکەکە گەڕان بوو بە دوای وەڵامی هەڕەشەکانی دوای ساڵی 1950 کۆماری تورکیا لەسەر سووریا و پشتگیری بەهێزی بۆ ئیسرائیل لەبەرەوەی پەکەکە لەوبارەیەوە ئامڕازێکی گونجاو
دەرفەتی بە پەیوەندیەکانی تاکتیکی درێژخایەندا نەیان دەویست ئەوە ببینن کە ئەم پەیوەندیە دەبێتە ڕێگە خۆشکەر بۆ دووەمین جۆری سیاسەتی کورد. لە مواتایەدا گشت هەوڵەکانی دەسەڵاتدارانی تورک بێکاریگەر بوو. تەنانەت ئەم باسە کورتە نیشانی داد کە ئەوەی هێزە سەرەکیەی منی لە سووریا دەرپەڕاند ئیسرائیل بوو. بێگومان بە پاڵهێزی فشارە سیاسیەکانی ئەمریکا و فشارە سەربازیەکانی تورکیاش. نابێت لەبیری بکەین لە ساڵانی 1950 بەدواوە ئیسرائیل ڕێکەوتنی نهێنی و ژێربەژێری لەگەڵ تورکیا هەبوو. دواتر ساڵی 1996 واژۆکردنی ڕێکەوتنامەیەکی تریان لە ژێرناوی دژە تیرۆر بۆ پەیوەندیەکانیان سەربار کرد. بەمەش پەیمانی دژە پاکەکەیی ئەمریکا ئیسرائیل تورکیا مەیسەر بوو. لێرەدا دەمەوێت بڵێم تا مۆدرنەتەی سەرمایەداری شینەکەمەوە کە لە پشت ئەو خانمە 70 ساڵیەی نوێنەری کۆنسەی ئەوروپایە و بۆ بەندیخانەی ئیمراڵی فەرمووی لێکردم ناتوانم بە شێوەیەکی دروست چارەنووسی خۆشم شی بکەمەوە. خۆناغی پلانگەڕی لە سەرەتاوە تا دوایی لەلایەن ئیسرائیل، ئەمریکا و یەکێتی ئەوروپا و ڕووسیای پاژماوەی یەکێتی سۆڤێتی هەڵوەشاوە ئامادەکرا. هەرچی ڕۆڵی حکوومەتەکانی سووریا، یۆنان و تورکیایە لە خزمەتکاری بیرۆکراسی پلە دوو بەولاوە تێپەڕ ناکات. ڕیام حەسەن هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەری شەنگال لە دوانێکدا دەڵێ لە 25 ساڵی پلانگەڕی نێودەوڵەتیدا هێزە دەسەڵاتدارەکان لە هەوڵیەوەدا سیاسەتی شەڕ لە ناوچەکە و گیاندا بەرەو پێش ببن و دەڵێ بۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و موجیان لەم ئاڵۆزی ڕزگارمان بێ ئازادی ڕێبەرۆجەلان پێویستە. بە هێزێ دەسەڵاتدارە یعنی ڕاستە شعالیە تورکیا بە هاتیە گرتن لێ دەولەتی ناونەتەویش بیت شرە بێدەنگنە جیهان جویت شرە بێدەنگە ڕغمی کە ملیۆنە ئینسان فکر و فەلسەفا سەرۆکاتی خوب ڕێبەت بە و فکر و فەلسەفا سەرۆکاتیژی ژیان بکە ترسا هەرا مەزن یا هێزن دەسەڵاتدار ئەوە عەمرێوانی دەسەڵاتداریە کورد ببێ دەسەڵاتداریاوان نەمینێ دەسەڵاتداریاوان تنە ببێ ژبەر ئەو ژویت قەنج زانن چاقێکە فکر و فەلسەفا سەرۆکاتی چه جیهانێ هاتیە بەلاکردن ملت اشخورا قبول کرد و سەری ئەساسی خوبڕێ بەبر وی وەختیژی دەسەڵاتداریاوان وێ نەمینێ ئەو ژی کەتنە دەردێبەیەکێدا چاوەکاربن ینی بێ تەجویدی سەر سەرۆکاتی گرانتر بکن و سەرۆکاتی مەسەل زیندانێکردن لێ ئەv ئارمانجاوان هەدەفاوان نەنەجحی ژبەر ئەب هەدەفگرتنە مەسەلەن بێژ جایەکە قۆمپلۆ سەر سەرۆکاتی هاتە مەشاندن. ڕێپێوانی گەورەی ئازادی لە ڕۆژی 21میندا بەردەوامە ببورن لە ڕۆژی 12میندا بەردەوامە و دوێنێش لە ناوچەی دەرکی مەردینەوە دەستی پێ کرد و لە ناوچەی سەرەکانی ڕەحا بە جۆش و خۆشێکی زۆرە پێشوازی لێکرا. خۆڵی ڕێپێوانی گەورەی ئازادی وان کە بۆ ئازادی ڕێبەرۆجەلان و چارەسەرکردنی کێشێکی سیاسی کورد بە شوێکی دیموکراتیانە دەستی پێ کردووە. دوێنێ لە ڕۆژی 11میندا بەردەوام بوو لە ناوچەی دەرکی ماردینەوە ڕۆشتە ناوچەی سەرەکانی ڕەحا ڕێبواران لە پارکی ئوچ فیدان بە جوش و خۆش و پێشوازیان نەکرا. جێلان ئاکیشا کوپڵ و پەرلەمانتاری ئامادەی دەم پارتی دەڵێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد لە ئیمرالیەوە دەست پێ دەکا و ئیرادەی ئاشتی لە ئیمرالیە ئێمە ئامادەی داوای ئێمە ئەوەیە کە لە دەوڵەت بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆی ئاشتیانە و ڕێگەی ئێمە ڕێگەی ئازادی و یەکڕیزی ڕێگەمان کراوەیە. هەروەها ئوگر قارەوان بەرپشێری ئەو ڕێوانی سەرەکانی دەم پارتیا مەژەی بۆ کرد و گۆشەگیری تاوانەکە لە دژی مرۆڤایەتی دەبێت گۆشەگیری لا ببرێت چاوپێکەوتن لە ئیمرالیش ئەنجام بدرێت. لە بەغدا هەڵپەیمانی بەرگری لە ئازادی ڕادەربڕین ڕاگەیەنرا بە ئامادەبوونی بەشێک لە ڕێکخراو و چالاکوانان و ڕۆژنامەوانان هەڵپەیمانی بەرگری لە ئازادی ڕادەربڕین ڕاگەیەنرا و بەیاننامێکیان ئاڕاستی ئەنجومەنی نوێنەران و لایەنە سیاسەکانی ڕاکرد. لە بەیاننامەکەداتەوە پرۆژە یاسای لەگەڵ مادەی 38 دەستوری عێراقدا کە گرنتی ئازادی بیرروڕە و ڕادەربڕینی ئاشتیانە دەکات هەروە پێچوانی مادەی 19 پەیمانی نێودەوڵەتی مافە مەدەنی و سیاسیەکانە هەروە پێچوانی جاڕنامی گردوونی مافەکانی مرۆڤ ئەگەر دەنگی لەسەر بترێ ئەو گورسێکی بەهێز دەبێت لە مافەکانی مرۆڤ لە عێراق و وڵاتەگەڕێتەوە بۆ سەردەمی دیکتاتۆری سەرکوتکردنی ئازادی. هەروە ڕەحمان خەریب ڕێخەری سنتەری میترۆ لە مەراسیمەکە ڕایگەیان هەر یاسای لە پەرلەمانی عێراق دەربچێت بەلامانەوە گرنگە کە هەمووان سەرنجی لەسەر بدەن چنجای یاسایەکە پەیوەندی بە ئازادی بیرروڕاوە هەبێ ئەو دەڵێ هەوڵەکان بۆون کە فشار بکرێن نەگەڕێنەوە سەردەمی دیکتاتۆرێکی سەرکوتکردنی ئازادیەکان.
ڕێکخراوی مافی مرۆڤ بە مرۆڤ بڵاوی کردوتە کۆڵبەرێکی گەنجی خەڵکی بانە بە ناوی سەیوان سەحیحی لەلایەن نێزەچێکدارەکانی ئێرانەوە کرا ئامانج و کوژرا. ڕێکخراوی مافی مرۆڤ لە راپۆرتەکەیدا بڵاوی کردوتەوە درەنگانێکی شێوە ڕابردوو کۆڵبەرێکی تەمەن 20 ساڵان خەڵکی بانە بە ناوی سەیوان سەحیحی لە کاتی کۆڵبەری لە سنووری شاری بانەدا بە تەقی ڕاستەوخۆی هێزەچێکدارەکانی ڕژێمی ئێران کوژراوە و ئەو کۆڵبەرە خەڵکی گوندی بلەگە تربەکەی بەرەبیانی ئەمڕۆ لە نەخۆشخانەی سەلاحەدینی ئەیوبی شاری بانە ڕادسی بنەماڵەکەی کراوەتەوە بە پشتبەستن بە ئاماری تۆمار کراو لە ناوەندی ئامار و بەڵگەنامەی ڕێکخراوی مافی مرۆڤ لە ساڵی 2023 دا زیاتر لە 22 کۆڵبەر لە سنوورەکانی هەرێمی کوردستان کوژراون 116 کۆڵبەری دیکەش بەرەیندار بوون. هاوکات محەممەد خزر نەژات مامۆسایانی خەڵکی شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش کە لە مای خۆپیشاندانەکانی سەرهەڵدانی ژن ژیان ئازادی دەستگیر کرابوو لەلایەن دادگای ڕژێمی ئێران لە ورمێ سزای لە سێداردانی بەسەردا سەربێنراوش لە کاتێکدا کە مامۆساینە لە دادگا ڕایگەاندوو کە لە ژێرە شکنجەی قورسی جەستەی و دەرونیدان ناچار بۆ دادپێدانان بە تۆمەتی ساختە کاری کراوە. سەفاعیلی خاڵی ژینە ئەمینی کە لە ڕۆژانی نزیک لە ساڵاتی کوژرانی ژینە لە شاری سەقز دەستگیر کرابوو لەلایەن دەستگای دادوەریێران و سزای 5 ساڵ و 4 مانگ و 17 ڕۆژ زیندانیکردنی بەسەردا سەربێنرا. مێدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەبارەی سەپاندنی سزای زیندانیکردن بەسەر خاڵی ژینە ئەمینی ئەمەژان بۆ گرۆ خاڵی ژینە بە ناوی سەفاعیلی تەمەنی 30 ساڵە لەلایەن لقیەکی دادگای شاری سەقز بە تۆمەتی بەشداریکردنە پێکێنانی باند و گروپ دژ بە ئاسایشی نیشتیمانی بۆ چالاکی دژ بە حکومەت بێڕێزیکردن بە خامنەی سزای زیاتر لە 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. ئەوەش خراوتە ڕوو بۆ تۆمەتانی لەلایەن دادگای ئێران و ڕۆبەڕووی سەفاعیلی کراوەتەوە سزای 5 ساڵ و 4 مانگ و 17 ڕۆژ زیندانیکردنی بەسەردا سەپێنراوە. ڕەزا داودی بەڕێوەبەری ئاوڕۆی کرماشان دەڵێ لە سیانزە شاری و پارێزگایەوە کرماشان جوانڕۆ هەرسین کنگاور کرن گیڵان کێشەیەکە ماوی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکەی چەندین پرۆژە لەلایەن بەڕێوەبەری ئاوڕۆی کرماشانەوە بەجێبەجێکردندا. سەوارد بە کێشەیەکە ماوی لە گوندەکانی و پارێزگایش داودی دەڵێت و گرێبەست لەگەڵ قەرارگەی ئیمام حەسەن و موجتەبای سوپای پازەران نیمزاکراون و گرێبەستیەکەم بۆ چارەکردنی کێشەیاوی 349 گوند کە 314 ملیار تمەنی بۆ تەرخان کراوە. گرێبەستی دومیش بۆ چارەکردنی کێشەی ئاوی 511 گوندی دیکە کە 1920 ملیار تمەنی بۆ تەرخان کراون. ئەو دەڵێ بەو پرۆژانەی کە لە چارچێ ئەو گرێبەستانە جێبەجێ دەکرێن هەوڵ دەدەن لە ماوەی 3 ساڵدا کێشەیەکە ماوی 860 گوندی پارێزگاکە چارەسەرکەن. بە گوتەی بەڕێوەبەری ئاوڕۆی کرماشان هەڵ دەدەن بە جێبەجێکردنی پرۆژەکان تا سەرەتای مانگی نیسانی ئەمساڵ کێشەیاوی شارە بچووکەکانی و پارێزگای وەکو بانەوەڕ سەرمە سومێر ئاوا چارەسەر بکرێن بۆی 24 کاتژمێر ئاوی خاوێن بۆ شوێنانە دابین بکرێن. کرماشان پارێزگایکی ڕۆژهەڵاتی کوردستانە ڕووبەرەکە 24660 کیلۆمەتر چوارگۆشێ بە پێی دوای سەرژمەری فۆرمیێران ساڵی 2016دا کراوە بە بورن ژمارەی دانیشتوانی زیاتر لە 2 ملیۆن کەسە و بە پێی نەخشەی دابشبوونی داری سیاسی لە پارێزگای کرماشان 35 شاری گەورە و بچووک و 2595 گوندیشان. دەچینە باشووری کوردستان لەوێ ماوەی 10 ساڵە و دەزان قەیرانی دروستکراوی موچە بەڕۆکی موچە خۆران و هەوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە هەنگاوێکی جدیش بۆ چارەسەر لەلاەن دەسەڵاتەوە نیە ئەو شکاریگەری لەسەر تاوای جونگەکانی کۆمەلگە دروست کردووە. دوکاندار و کاسبکارانی بازاڕی هەڵەبجە باستەوە دەکەن بۆ ئەو قەیرانە دارای دروست کراوە و بازاڕیان ڕاوەسا و بەشێکیشیان یەکجارێکی دەستبەرداری کارەکانیان بوون. دۆخی بازار لە قسان نەماوە ئەمە نەبێ بازاڕێ منە بێ بازاڕیە باوەڕۆ بێ من تەزبیح فرۆشێ نیم واگادارە ڕۆژی وای 20 نەفەر لەو تەزبیحە ناکڕی ڕۆژی بەلانیکەم 20 نەفەر بەرم لەڵێ تەزبیحەکەی دەستی خۆشیە فرۆشێ ئەم دوسێ ڕۆژاتمە بازار و تەزبیح فرۆشم تاوارە واگادارە چوار تەزبیحەم لە خەڵک کڕی یعنی ئەوە خەڵک بێ بازارەکە لە قسە نەماوە جگە لە خواردەمەنی بازار یەکشت لەم وڵاتان نەماوە والله هۆ کارەکەی دەستە نابۆ موچە گەڕێتەوە ئیسا بۆ نمونێ لە فەیسبووک شاوڵام کردەوە حەزم ناکەم باسی بکەمە ئەم چەند ڕۆژە یەکەم ڕۆژکە موچیان نییە واگەدارێکیان من تەزبیح فرۆشێکەیتر 3 قەرزم وەرگرتەوە هەر موچیان یەکەم ڕۆژ 3 قەرزم وەرگرتەوە وڵی لە 86 من 6 ساڵان ممتەئسە لە بازاڕم خواگەدار تەئسە بێ بازاڕی ئەوم نەبی تەئسە بێ بازاڕی ئەوم نەبینی هەتا بڵێ خراپ ئاگای لێ یەکدانە مانگی ڕێگە نازانم دەهزار ئەوە نەبێ بازاڕی
ونحني أما ب1000 دينار كابرا بيني لي بكاتو ساعاتي تاشتي الله غير ولا توشي سيلبي أو نبي بازار وكاري معاش جنيه كابرا ودي معاش وتا دراو لبي أوي بازار ربي بازار نية بقى كذا وخلق خرجينا نعم تنازم ورينا خرجينا بخواي ويا قرزاري در وين ادري نازان كسري صاري تازه يومي اما نكذب والله متشكا وندرن ادري براسي كاريغري لسر بازار زور كما كاتك من سنه متشكي دو اكو نشر قرض زكات كاتك متشكا ورغري قدي باش يجي زور دابني بو دانمي قرص كشدرا وبقر براسي نيات بازارو بويا مشتهلا كيديا إذا باريج كمي في أمانة بو كريني شت مجبور دستي بيو بقريو وتا براسي مشت دستي بي كردو اشتاكو بازار جولي شويتي أنا كوتو بداخل وتبێژی فەرماندەی گشتە زەچێکدارەکانی عێراقاشکرای کردووە کە لیژنەی باڵای سەربازی عێراق کۆبۆتەوە لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان بەمبەستی هەڵسەنگاندنی دۆخی سەربازی و ئەمنی مەترسی و توانای هێزەکانی عێراق و لیوا یەحیا ڕەسوڵ وتەبێژی فەرماندەی گشتی زەچێکدارەکانی عێراق لە ڕاگەیەنراوی دامەژەی بۆداوە کە دوێنێ لیژنەی باڵای سەربازی عێراق کۆبوونەوە لەگەڵ هێزە هاوپەیمانەکانی نێودوڵەتی لە بەغدا بڕێوەچوە بۆ هەڵسەنگاندنی دۆخی سەربازی و ئاسی مەترسیەکان و ژینگە و پراسەنەکان و توانەکانی زەچێکدارەکانی عێراقدا دەڵێ بە پشت بەسن بۆ کۆبوونەوەوانە خشتێکی زەمەنیدا دەڕەشێ بۆ کەمکردنەوەی وردەی ڕاویشکاران و شارەزاد تا دەکاتە کۆتیانان وەرگێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتی بۆ بەرەنگاربوونی داعش و گاسان بۆ پەیوەندەکانی دڵخۆلامەژەی پۆشتاوە کە تاو کاتێ هیچ شتێک ئارامی گفتوگۆ تێک نادا کۆبوونەوەکان جارجار بەڕێوە دەچن بۆ تەواوکردنی کارەکانی لیژنەکە بە خێرایی ڕاستەوخۆ دەچینە باکووری کوردستان لەوێ ڕێپێوانی ئازادی لە ڕۆژی 12 میلدا ئەمڕۆ بەردەوام بەڕێزان ڕێپێوانی ئازادی بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان کە ئەمڕۆ دەکاتە ماوەی 12 ڕۆژ دەستی پێکردووە لە زۆربەی شار و شارچکەکانی باکووری کوردستانەوانێ دەستی پێکردووە ئەمڕۆ لە شەمراخدا دەستی پێکردووە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سیاسەتمەداران ڕۆژنامەنووسان لە شەقامە گشتەکاندا باوتنەوەی بەژی سەرۆک ئاپۆ داوای ئازادی ڕێبەر ئۆجەلان دەکەن بەشێکی زۆر لەوانەیە کە لە ڕێپێوانەکەدا جلیسپی لەبەر دەکەن کە لەسەر نووسراوە مەشە ئازادی واتە ڕێپێوانی ئازادی ژمارێکی زۆر لە دایکانیش ئەمڕۆ بەشداریان کردووە بە لەدانی چەندڵە لە شوێنی گشتەکاندا دەڕۆن وەسڵا و بۆ کەسانی دەکەن کە لە دوکان و بازاڕ و گشتەکاندا بەڕێوە دەچن دوێنێش 11مین ڕۆژی ڕێپێوانەکەدا بوو کە لە ناوچەی دەرکی ماردنەوە دەستی پێکردووە لە ناوچەی سەرەکانی ڕەحا بە جۆش و خۆشێکی زۆر و پێشوازیان لە ناو هاوڵاتیان دانیشتوان لە ناوچەی ڕەحاوە کۆڵی ڕێپێوانی دەوری ئازادی وان کە بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان و چارەسەرکردنی کێشەی سیاسی بەشێکی دیموکراتیانە دەستی پێکردووە ئەمڕۆ لە 12مین ڕۆژدا ئاماژەم پێدا کە جگە لە داوای ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەرکردنی کێشەی سیاسی کورد بەشێکی دیموکراتیان داوای دەکەن دوێنێ بە ڕۆژی 11میدا بەردەوام بوو لە ناوچەی دێرکی ماردینەوە ڕۆژنە ناوچەی سەرەکانی ڕۆحا ڕێبواران لە پارکی دووش فێدان بە جۆش و خۆش و پێشوازیان دەکراوە زۆربەی ئەم ڕێپێوانانەی کە دەست پێ دەکرێت هەر ڕۆژێ لە یەکێ لە شارەکانی باکووری کوردستاندا لە کۆتایی ئەم ڕێپێوانەدا لە شوێنێک ئامادەبووانی کۆبوونەوانێ و لە دوانی نیشانەوانی دەدەن لە ماوەی ئەم 11 ڕۆژەدا یەک داواکاریان هەبووە کە ئەوش ئازادی ڕێبەر ئۆجەلان و چارەسەرکردنی کێشەی سیاسی کوردە بەتایبەتی لە باکووری کوردستانە بە خۆتان بزان کەسانی کوردی درێژە لەدەست زۆڵمی دەوڵەتی تورکیاوە دەناڵن تەنانەت خوێندنووسین کە سەرەتایەترین مافی هاوڵاتیانە لە باکووری کوردستان تورکیادا لیان قەدەغەن کراوە
داوای مافیز خۆیان دەکەن داوای چارەسەرکردنی کێشەی سیاسی کورد و ئازادی ڕێبەر ئۆجەلان دەکەن ئەو دروشمانێکی گوێتانێتی ئێستا ڕاستە و کەڵەشەکانەکانی شەمەراخەوە بەڕێوە دەچێت ژمارێکی زۆر لە سیاسەتمەدار و شنبیران و هاوڵاتی و چالاکبانی مەدەنی لەدا بەشدار ژمارێکی زۆر ئەمڕۆژ لەدایکان خۆیان خستۆتەناو ڕێپەیوەندەکەوانێ هەمیان دەستنە ناودەست بە جمهوری زۆر بەنسبی و کە لەسەری نووسراوە مەشە ئازادی بە شوێنە شتەکاندا بەڕێکەوتون جۆش و خۆشێکی سیر لەناو ڕێکەوانە لەبێتی دەکرێت زۆر بەوانشی کە بەشدار نەبوون ڕێکەوانەکە لەناو ماڵەکانیان هاتوونەوە سڵاو لەو چالاکوانیان دەکەن کە بە شوێنە شتەکاندا بەڕێکەوتون دوێنێ جێلان ئاکچاکۆکۆ پەرلەمانتارەی ئامادەم پارتی باسی لەوە کە چارەسەرکردنی کێشەی کورد لە ئیمرالیەوە دەست پێ دەکات و ئیرادەی ئاشتی لە ئیمرالیە ئێمە ئامادەین داوای ئێمە ئەوەیە کە بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆی ئاشتیانە و ڕێگەی ئێمە ڕێگەیەکی ئازادی یەکریزیە باسان لەوە کردووە کە ڕێگەیان کراوەیە و قارەمان بە کوژێری هاوشارەوانی سەرەکانی دەم پارتی ژامەژەی دەوە کردووە کە گۆشەگیری تاوانێکە لە دژی مرۆڤایەتی دەبێت گۆشەگیری لا ببرێ و چاوپێکەوتن لە ئیمران ئەنجام بدرێت لە کاتان بزانەتی ساڵێکی درێژە ڕێبەر ئۆجەلان لە ژێر گۆشەگیری زۆر قورستایە و ئەتوانین بڵێن لە نزیکی 34 مانگ دەبێت کە هەموو پەیوەندێک لەگەڵ ئیمراندا بچراوە ڕێگە نادەن کە چاوپێکەوتن دیداری لەگەڵ ڕێبەر ئۆجەلان و لەگەڵ زیندانەکانی دیکەی بەناو ئیمرانیشدا ئەنجام بدرێت ئەگەر چی کە هەفتانە پارێزەرەکان داوای یاسایی تەقدیم دەکەن یاخۆ پێشکەش دەکەن بۆ ئەوەی کە نزیکە و چارە بە ڕێبەر ئۆجەلان بکەوێت و هاوکات جگە لە پارێزەران ڕێبەر ئۆجەلان ماڵباتی ڕێبەر ئۆجەلان و ماڵباتی سێ زیندانەکەی دیکە بە هەمان شێوە داوا دەکەن کە چاویان بە زیندانەکانی دیکە بکەوێت بە هیچ جۆرێک توانم بڵێن کە 34 مانگ دەبێت هیچ هەواڵێک لە ئیمرالیەوە نییە و گەلی کوردیش بە هەوڵدارن بۆ گۆشەگیریە بشکێنرێن و داوای ئازادی ڕێبەر ئۆجەلان دەکەن بۆ بەمافی خۆیان دەزانن کە ئۆجەلان ڕێبەری ملیۆنان کوردە داوا دەکەن لە تەندروستی لە حاڵی بپرسن و بزانن لە چ باڕیدۆخێنگەرە تورکیا هەر جاری بە بیانیەوە کەوانە ڕێگەنادا کە پارێزەرەکانی ببینێ جاری وا هەیە لە دوای 6 مانگە بە سزای دیسپلین بەسەر ڕێبەر ئۆجەلاندا شکێنراوە لە ماوەکانی ڕابردوودا CPTش بۆ ئیمرالی بەڵام هەساوکردن ئێستا ڕاپۆرتی خۆی بڵاو نەکردێتەوانێ دیار نییە کە ئایا بۆ ڕۆشتنی بۆ ئیمران چای بە ڕێبەر ئۆجەلان تۆکە یاخودنا لە نزیکەوە ئەگەر چی چەندین جار لە ئەوروپاش بە هەمان شێوە ڕێکەوانە دەستی پێ کرد و خۆپیشاندانی گربوونەوە ناڕزایەتی هەبوو بۆی کە داوایان لە CPT کە ڕاپۆرتی خۆی بچوو بۆ ئیمرالی کە چوو بۆ ئیمرالی بڵاو بکاتەوە بەڵام هەساو ئێستا CPTش لەبارەی سەفەرە یاخود بۆ چوون بۆ ئیمرالی هەتا ئێستا هیچ لێدوانێکی نەداوە و ڕوونی نەکردبوو کە نزیکەوە ئایا ڕێبەر ئۆجەلانی بینیوە یاخود نەبیرمان نەچێت چگە لە ئەم ڕێپێوانی ئازادی کە بەڕێوە دەچێت هەڵمەتێکی مانگرتنیش هەیە لە زیندانەکانی باکووری کوردستان کە ئەمڕۆ لە 78مین ڕۆژی مانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلانە هەر لە درێژەی کار و چالاکیانەی کە بۆ ئازادی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بەڕێوە دەچێت مانگرتنی زیندانیانی سیاسی لە باکووری کوردستان و چورکیاش بەڕێوە دەچێت بڕیارە مانگرتنەکە تاوەکو چواردەی ئەم مانگەوێ جگە لەوە لە ماوەی دوو ڕۆژە ڕابردووشدا لە ئەڵمانیاش بە هەمان شێوە ڕاگەیەنرابوو و بڕیاریشە هەفتەی مانگ هەفتەی ئەم مانگە لە کۆڵن ڕێکەوانێکی زۆر بەرفراوان گرمانێکی بەرفراوان ئەم بەڕێچێ کە ڕۆژ پێشێ سەر ڕۆژی شەمەدا کە دەکاتە دەی ئەم مانگە کەجێکە لە لێدوانەدا داوای کردبوو کە گەلی کورد بەشداری ئەو ڕێکەوانێک ببێت لە برۆکسلی پایتەختی بەلژیکاش لە ڕێکەوانێکی جەماوەری پلانگەری نێودەوڵەتی سەر ڕێبەر ئۆجەلان بە هەمان شێوە شەرمەزار کرا پلانگەری نێودەوڵەتی سەر ڕێبەر ئۆجەلان بە پێشنگاتی تەفگەری گەنجانی شۆڕشگەر تەجەشە بە تەفگەری ژنانی لێنجی تێکۆشەر تێکۆژن لە برۆکسلی پایتەختی بەلژیکا لە 25 ساڵی شەرمەزار کراوە چالاکوانان لە ناو برۆکسی کۆبنەوە پاشان بەدروشتی
سەرۆگاتۆ دژی بێ سەرۆک ژیان نابێ لە بەردەم دادگای مافی بڕۆکسل ڕێکەوانە ئەنجامدا گەنجاندان بوو ئازادی ڕێبەرە جۆران ئازادی ئەمەیە بۆ پێداگیریەوە درێژە بەڵکە پێشان دەدا بەدەمی سەرکەوتن و پاشان ڕێکەوانەکە هەر لە بەردەم دادگا وەکو ئاماژەم پێدا کە داوای ئازادی جێسێ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانە کردبوو وەکو ئاماژەم پێدا کە ئەمڕۆ 12مین ڕۆژی ڕێکەوانی ئازادی چارەسەری پرسی کورد لە باکووری کوردستاندا بەڕێوە دەچێت ژمارەیەکی زۆر لە چاوەڕوان هۆشمەندانان و پەرلەمانتاری دەموکراتی هەر ڕۆژی لە یەکێ لە شارەکانی سەردانی یەکێ لە شارەکانی باکووری کوردستان دەکەن بەڕێکەوان بەلای شارە لە بەڕێوە دەچن و جۆش و خۆشی هاوڵاتیان یاخود ڕێپێوانەران یاخود ئەو چارەخوانانە لەبەردەوام لە شەقامەکانی باکووری کوردستاندا هەیە سەرنجدان بۆ لێدوانێکی پاکەکە ڕاکێشە کە کۆمیتەی بەڕێوەبەری پاکەکە ڕاگەیاندایەکی لەبارەی 25مین ساڵاتی پلانگەری وڵاتی 15 شوباتەوە بڵاو کردوێتەوە مۆدەڵێ لە پێناو سەرکەوتنی هەڵمەتی نێونەتەوەی ئازادی دەکەوینە ئامادەباشی و کۆمیتەی بەڕێوەبەری پاکەکە داوای کردو لە ساڵاتی 25مین پلانگەری نێونەتەوەی 15 شوبادا بەشێکی بەهێزتر پلانگەرەکە ڕەت بکرێتەوە کە پێشان ئەنجام بدرێت لە ڕاگەیانداکەداوە و ژن گەنجان گەلی کورد دۆستانی دموکراسی خواست لە هەر شوێنێکن ژیان بوەستێنن لە پێناو ئازادی جێسێ ڕێبەر ئاپۆ هەموو شتێک ئاوێتەی تێکۆشان بکەن کۆمیتەی بەڕێوەبەری پاکەکە بۆ بەشداری لە خۆپیشاندانەکاندا هەڤەی شوبات داوای ئازادی جێسێ ڕێبەر ئاپۆ دەکا و بڕیاریشەوە بوو هەر لە سەرەتاوە ئاماژەم پێدا کە لە هەڤەی شوبات لە شاری کۆمی ئەڵمانیا داوای بەشداری ئەم ڕێکەوانە گەورەی کردووە وەکو ئاماژەم پێدا کە کۆمیتەی بەڕێوەبەری کەجەکەش دوو ڕۆژ پێش ئێستا ببورن کەجەکەش دوو ڕۆژ پێش ئێستاش بەماشەوە ڕاگەنراکدا داوای کردبوو کە بەشداری ڕێکەوانی گەورەی شاری کۆڵن بن کە لە هەفتەی شوباتدا بڕیارە بەڕێوە بچێت و کۆمیتەی بەڕێوەبەری پاکەکە باسی لەوە کردووە ئێمە ڕۆژی 15 شوبات ڕووناک دەکەینەوە و ڕۆژی پڕکردنی کوردان لەگەڵ شوێنە 900 ساڵی دەگەڕین بۆ ڕۆژی ئازادی زیاتر لە ڕاستی ڕێبەراکۆتی دەکەین لە ڕێگەی ڕاستی زیاتر لێدەگرین ئێمە ساڵی 26مین دەکەینە ساڵی ڕێخاندنی تەواوەتی سیستەمی عمرانی ساڵی مسۆگەرکردنی ئازادی جێسێ ڕێبەراکۆ هەرچی پلانگەری نێونەتەوەی 15 شوبات بەمبەستی سرەنگی ڕێبەراکۆ ئەنجامکراوە لە 25مین ساڵی ڕێبەراکۆدا 25 ساڵە لە دژی هەرچی پلانگەری و سیستەمی گۆشەگیری ئاشکەنجە و پڕکردنی ئیمرالی و بێ چان خۆراگیری بەڕێوە دەچێت ژمارەیەکی زۆر ئەمڕۆ لە دایکە لەو ڕێکەوانەدا بەشدارن بەسەرجەم کوچە و کۆڵان و شەقام و گشتەکانی شەمبخەوە بەشداریان کردووە کە بەرەو ئەو ڕێکەوانی دەچن ڕێپێوانی ئازادی چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە باکووری کوردستاندا بەڕێوە دەچێت ڕاستڕاستە کۆ لە سەرشاشەی ستێک تیڤیەوە ئێستا دەڕوات دەمەوێت بەر لە کۆتایی سەرشتان بۆ دەسەیەکی تابەتەوە بکەشن بۆ خۆتان بزانن کە چەند ڕۆژێکە بەرپرسانی ئیسرائیل باس لەوە دەکەن کە شاری ڕەفەح لە باشووری غەزە کۆتا ناوچێتی سەڵاتی حەماسە پێویستە کۆنتڕۆڵ بکەن لە بەرامبەر قسانی بەرپرسان ئیسرائیل چەندین وڵاتی عەرەبی هۆشداری دەدەمە تەل ئەبیب لە کاتێکدا نەتەوەی گرتوەکان فشارێکی گەورەی لەسەر بۆ دانانی پلانی چۆنێتی یارمەتیدانی زیاد لە ملیۆنێک ئاوارەی فڵەستین لە ڕەفاح ئیسرائیل خۆی بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆنێکی سەربازی فراوان بۆ سەر شارەکە ئامادە دەکات چەند ڕۆژێکە بەرپرسانی ئیسرائیل باس لەوە دەکەن شاری ڕەفاح لە باشووری غەزە کۆتا ناوچەی دەسەڵاتی حەماسە و پێویستە کۆنتڕۆڵی بکەن نەتەوەی گرتوەکان هۆشداری دالەوەی لە شاری ڕەفاح کارەسات ڕوودەدا ئەگەر ئیسرائیل هەڕەشەکەی خۆی جێبەجێ کرد لە ڕووی سەربازیەوە شارەکەی داگیر کرد شاری ڕەفاح بەدەست نەبوونی خزمەتگوزاری
ژماری تەندروستی و دەناڵێنێ و تەنها چەند نەخۆشخانێکی کەمی تێدایە دیارترین نەخۆشخانەی ناوەندی ڕەفاح، نەخۆشخانەی کۆیتی پسپۆری، نەخۆشخانەی شەید ئەبوو یوسف ئەلنەجار کە هەمویان بەدەستکەمی پێداویستی پزیشکی نەبوونی کارەبا و سەرچاوی وزە دەناڵێنن. ئەمەش ڕاستەوخۆ کاریگەری کردوتە سەر توانای پزیشکەکان و تیمەکانی تەندروستی بۆ دابینکردنی چارەسەر و چاودێریکردنی نەخۆشخانەکان. شاری ڕەفاح دەکەوێتە باشووری کەرتی غەزە لەسەر و پشتێنە سنوورەی کە شارەکە لە نیمچە دوورگەی سینای مسر جیا دەکاتەوە. بە گەورەترین شاری کەرتی غەزە دادەنرێت لەسەر سنووری مسر، ڕووبەرەکەی 55 کیلۆمەتر چوارگۆشەیە، نزیکەی 107 کیلۆمەتر لە باشووری خۆراوی شاری قودسەوە دوورە. تاقە دەروازەی پەڕینەوە لە نێوان کەرتی غەزە و میسرە کە دەکەوێتە شاری ڕەفاح. ئەم دەروازەیە بە درێژایی چەندین دەیە دەروازەی سەرەکی بۆ هێنانە ژوورەوەی یارمەتیەکان بۆ ناو کەرتی غەزە و ڕۆشنە دەرەوەی بریندارەکان بۆ چارەسەر و گەشتکردن. ئەم هۆکارەیە وای کردووە شارەکە ناوبانکێکی گیانی وەربگرێت، تەنانەت ناوبانکی دەروازەکە بەهۆی ئەوەی بە شێوەیەکی بەردەوام لە هەواڵەکاندا ناوی دێت لە ناوبانکی خودی شارەکە زیاترە. لە ماوەی دەیان ساڵی ڕابردوودا دەیان تونێلی نافەرمی لە نێوان سنووری غەزە و مسر دروستکراوە تا و کاتەی سوپای مسر لەم ساڵانەی دواییدا بەشێک لەو تونێلانەی تێکدا. ئەگەڵەوەشدا لە حاڵی حازردا نازاندرێ ئایا تونێلەکان ماون یاخود نا، چونکە بەشی هەرە زۆری تونێلەکان بە شوێکی نهێنی دروست دەکران و بۆ هێنانی کاڵاو کەلوپەل لە مسرەوە بۆ کەرتی غەزە بەکاردێنران. ئەمە ژوای کردووە ڕەفاح ببێتە سەرچاوێکی گرنگی بازرگانی و ئابووری بۆ کەرتی غەزە لە پێش بەرپاپوونی شەڕەکە ڕۆژانە سەدان بار هەڵگر بە شوێکی سروشتی لە دەروازەی ڕەفاحەوە دەهاتنە ناو کەرتی غەزەوە. نەتەوەی گرتوەکان دەڵێن ڕەفاح لە ئێستادا زیاد لە 1.3 ملیۆن ئاوارەی لە خۆ گرتووە کە بریتین لە نێوەی دانیشتوانی غەزە. هەندێک ئاماری دیکەش ئەو ژمارەیە بە 1.5 ملیۆن ئاوارە دەخەمڵێنن. بەشێک لەو ئاوارانە بۆی بردووانی ئیسرائیلەوە 6 جار ئاوارە بوون. لەبەر ئەوە لە سەرەتای شەڕەکە و لە حوتی تشرین یەکەمی ڕابردوو هاتنی بە لێشاوی ئاوارە فەڵەستینەکان ژمارەی دانیشتوانی ڕەفاح 5 هێندە زیادی کردووە. ئێستا دانیشتوانی شارەکە لە دۆخێکی سەخت و دژواردا دەژین. شوێنی نیشتەجێبوونیان بریتە لە نەخۆشخانەکان، قوتابخانە، چادر و خێمەی سەرشەقامەکان و ئەو پارچە زەویی بە تەلی دەرکاوی سەر سنووری مسر و ئیسرائیل دەورە دراون. شارەکە بۆتە دواپەناگە بۆ هەموو ئەوانەی لە دەست بردومانەکانی ئیسرائیل هەڵهاتون لەوێ گرساونەتەوە. ئێستا بەرپرسانی ئیسرائیل باسلەوە دەکەن شاری ڕەفاح لە باشووری غەزە کۆتا ناوچەی دەسەڵاتی حەماسە و پێویستە کۆنتڕۆلیکەن. لە بەرامبەر و قسانی بەرپرسانی ئیسرائیلیش چەندین وڵاتی عەرەبی هۆشداری دەدەنە تەل ئەبیب. بەڵێ بەڕێزان ڕاستەوخۆ دەچینەوە باکووری کوردستان لەبەر لە شەمرەخ ڕێپێوانی ئازادی بۆ چارەسەری پرسی کورد لە باکووری کوردستانە بەڕێوە دەچێت. ئێستا لە شوێنێکی گشتیدا کۆبوونەوە، بەڵام بەهۆی ئەوەی کە شوێنی جوگرافیاکەی شەمرەخ نازانم کوێیە، من باوەڕەکەم شوێنێکی گشتی بێت کۆبوونەوە بۆ ئەوەی لێدوانی کە ڕۆژنامەوانی بدەن ئەتام دەقەیە بە میوزیکی کوردی بۆ چۆپڵە لێدان، ژمارەی زۆر لە دایکان لە کریزی پێشەوە بۆ ژمارەی زۆر لە چالاکوان ڕۆشنبیران و ئەندام پەرلەمانی دەمپارتیش باوەڕەکەم لەناویاندا هەن بە نووسینی بەجلی سپی و بەمەش ئازادی کۆبوونەوە دەنگانەی کێسە گوێتان لێتی پێربڕینی خۆشی ئەو چالاکوانانە و چۆپڵە لێدانیانە ڕێپیاوانی ئازادی بەڕێوە دەبن و داوای ئازادی ڕێگەر جۆران دەکەن. باوەڕەکان پاشکەمێکی دیکە لەدوان کە ڕۆژنامەوانی بڵاو بکەنەوانەیە لە ئەمڕۆ 12مین ڕۆژە کە ئەم ڕێپیاوانی بەردەوامە هەر ڕۆژی لە یەکێ لە شارە کوردەکاندا ئەم ڕێپیاوانە بەردەوامی پێدەکەن. گەتان لە بژی بەرخۆدانی زیندانانە لەناو ڕێپێوانەکەی شەمرەخەوت ئێستا دروشمانێکی گوێتان لێتی ئەوانن نها آنکا دناوا مده رفین آزادی ایک مشا آزادی دمشینه حوالی مد نوا مدنه ام سر ناو شمرخه ام جوان دبشون بخیراتن و مسر سر و سر چاوراتنه
نهانكا أما جبو ما خي أخافتني أما ما في أخافتني بدن هوالا أخوة بكيل أخوة بريهان Kanuşlu Cigala Şamrı Rapyavaneki Barfravan Baravedeci 12. gününde hepinizi saygıyla, sevgiyle, umutla, coşkuyla, inançla, yoldaşlıkla selamlıyorum. Merhaba Evanno. Merhaba özgürlük yürüyüşçüleri. Değerli dostlar, değerli barış anneleri, değerli gençler, kadınlar, değerli halkımız, özgürlük yürüyüşçüleri 12 gündür tecrit politikalarını kırmak için yürüyor. Özgürlük yürüyüşçüleri 12 gündür İmralı Perihan Koca Parlamentari Mersin Esrasa Xol Ledwani Roşnamıvan Dedav Dengeki Cetanleti Balan Ledwaneki Zmani Türkiye La Kamışoş Bahraman Şeva Rapyavaneki Zor Barfravan Baravedeci. Özgürlük yürüyüşçüleri 12 gündür onurlu ve kalıcı bir barış için, demokrasi için, adalet için, özgürlük için, eşitlik için yürüyor. O yüzden değerli dostlar, değerli halkımız, bu yürüyüş faşizmin karanlığına karşı demokratik bir cumhuriyetin yolunu bulma yürüyüşüdür. Yolunu açma yürüyüşüdür. O yüzden bu yürüyüş faşizmin karanlığını def edip yeni bir yol açma, yeni bir yol bulma yürüyüşüdür. Evet, bu yürüyüş başta Kürt halkınındır. Kürt halkının kendi kaderini belirme iradesinin yürüyüşüdür. Bu yürüyüş Edi Bese diyen barış annelerinin adımladığı bir yürüyüştür. Bu yürüyüş barış için, özgürlük için en ağır bedelleri ödemiş Kürt halkının yürüyüşüdür başta. Ama sadece Kürt halkının yürüyüşü değildir. Kürt halkının barış çağrısına, özgürlük çağrısına, eşitlik ve demokratik cumhuriyet çağrısına, özgürlük için birlikte yürüme ve sorumluluk alma çağrısına ses veren sosyalistlerin, devrimcilerin, emek, demokrasi, barış güçlerinin çağrısıdır. Ben de buradan bu yürüyüşe bir kez daha selamlarımı, saygılarımı gönderiyor ve özgürlük için sorumluluk alma, bu yürüyüşe, bu yola adım atma, özgürlük örgütlülüktür diyerek örgütlülüğe bir adım atma, yoldaşlığa bir adım atma, birlikte değiştirme, faşizmi def etme, barışı birlikte inşa etme, tecriti birlikte kırma ve yeni bir demokratik cumhuriyeti birlikte inşa etme çağrısını buradan sizin vesilenizle tekrardan dillendirmiş olayım değerli dostlar. Buradan cezaevlerinde, açlık grevlerinde olan, barış için ses olan açlık grevi direnişçilerine selam olsun. Buradan barış anneleri öncülüğünde yürüyen adalet nöbetlerine selam olsun. Barışı mutlaka birlikte inşa edeceğiz. Mutlaka kazanacağız dostlar. Mutlaka kazanacağız yoldaş. Valla Paris'in eja dostun berumet. بەڵێ بەڕێزان ئەوەی کە گوێبیسی بوون لە دوانی ڕۆژنامەوانی پەریهان قۆجا پەرلەمانتاری مێرسینە کە وەکو ئاماژەم پێدا ئەمڕۆ لە 12مین ڕۆژی ڕێپێوانی ئازادی بۆ ئازادی جێسی ڕێبەر ئۆجەلانەوە چارەسەری پرسی کورد لە باکووری کوردستان بەڕێوە دەچێت باسی لەوە کرد کە ڕێپێوانی کورد قەدەری گەلی کورد نیشان دەدا کە پێویستە بە زووترین کات ئازادی ڕێبەر ئۆجەلان بەدی بێنرێ و میلەت داوا دەکات کە لەژێر دەستی فاشزمدا ڕزگاری بێ بۆ ئەوەی کە کێشەی گەلی کوردیش لە باکووری